بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، زنجیرە وتاری فتنەکان لە ئومەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم، دوای ئەوەی باسی خەتەری فتنەمان کرد لە وتاری پێشووە، ئەمڕۆ باسی یەکەمین فتنە و بەهێزترین فتنە ئەکەین کە بریتی بوو لە فتنەی خەوارج. لە ڕاستیە ناتوانم لە وتارێکە لە خزمەتتانە بە دوور و درێژی باسی خەوارجکەین، لەوە چێگر هەموو ڕەمەزان باسی خەوارجکەین هێشتا تەواو نەبێ، جۆرەکانی خەوارج، ناوەکانیان، مێژوویان، نەشئەت و دروستبوون و شێوازیان، سەرکردە و قائیدەکانیان، فکریان، سیاسەتیان، ئایندەیان بەرەو کوێ ئەڕوا. مەسائلی خەوارج بابەتێکی زۆر دوور و درێژە. ئەوەی کە بۆم بکرێ ئەمڕۆ لە خزمەتتانە لە چەند خاڵێکە باسی خەوارج ئەکەین. ئەوەی کە بۆ ئەم سەردەمە پێم گرنگە کە باسی کەم ئەوە لە خزمەتتانە باسەکەم، ئەوی تر ئەدەمەوە دەستی خۆتان ئینسان ئەتوانێت بخوێنێتەوە لەسەر خەوارج، لێەوە زۆر دەرگای لێ ئەکرێتەوە، زۆر شت حاڵی ئەبێ. لە فەرمودەکانی پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم باسی خەوارج زۆر هاتووە. ئەبوو سەعیدی خودری بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ جارێکیان غەنیمەت گیرا بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەریکی تەوزیعکردنی غەنیمەت بوو. بەشێکی بۆ ئەم دائەنا، بەشێکی بۆ ئەو دائەنا، زۆری بۆ ئەو دائەنا، کەمی بۆ ئەم دائەنا. کەسێک لە ناو هاوڵانە هەستایەوە و ناوی ذول خوێسڕە بوو، لە بەنو تەمیم بوو. ڕووی کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی یا رسول الله ئەعدل، ئەی پێغەمبەری خوا عەدالەتە هەبێ. خۆشەویستمان ڕووی تێکرد و فەرمووی وەیلەک ومەن یعدل ئیذا لەم ئەعدل، کێ ئەتوانێ عەدالەت بەرپاکە لەسەر زەوی ئەگەر من عەدالەت بەرپا نەکەم؟ ئەی هاوار بۆ من ئەگەر بێت و عەدالەتی خوا لەسەر زەویە جێبەجێ نەکەم. ئیمامی عومەر شمشێرەکەی هەڵکێشا، فەرمووی ئەی خۆشەویست لێم گەڕێ با ملی ئەم منافقە بقرتێنم. فەرمووی دەعه، ئەی عومەر لێی گەڕێ، فإن له أصحابا يحقر أحدكم صلاته مع صلاتهم. بەخوا ئەمە خۆی و هەندێ هاوڵیشی هەن کە نوێژ ئەکەن، سەیری نوێژەکانی ئەوان ئەکەن و ئەزانن خۆتان زۆر مقەسرن لە نوێژە، نوێژیان لە ئێوە تۆکمەتر. وصيامه مع صيامهم، نوێژ کاتێککە بە ڕۆژوو ئەبن لەگەڵ ڕۆژوو ئەوانە مقارنە ئەکەن، بەلاتانەوە سەیرە ئەوەندە کرچوکاڵە نوێژەکەی ئێوە، ئەوەندە بە تۆکمەی ئەیکەن. يقرؤون القرآن، زۆر قورئانە خوێنن، بەڵام لا يجاوز إيمانهم حناجرهم، ئیمان لە گەردنیان تەجاوز ناکە. يمرقون من الدين كما يمرق السهم من الرمية. ئەخوا ئەمان لە دین دەرەچن چۆن سەهمێک لە ناو کەوانەکە دەرئەچێ، بەم شێوازە ئەمان لە دین دەرەچن. کە لە خزمەت ئەم فەرمایشتا ئەوەستی شتێک حاڵی ئەبی، زمان درێژی ئەهلی خەوارج، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەیر البەشەر لە ناو هاوڵانە پێی بڵێ ئەعدل، تۆ بە عەدالەتە هەبێ، یعنی بە عەدالەتی تۆ ڕازی نیم ئەی خۆشەویست. بۆیە ئەم ڕیوایەتە ڕامان ئەکێشێ بەرەو ئەوەی کە بە درێژایی مێژووی ئومەتی ئیسلامی هەتا ئەم ڕۆژ خەوارج زۆر دەم درێژ بوون و هەمیشە تەعنیان لە سەرەکان داوە، هەموو سەرکردەیەک تەعنی بەرکەوتووە بەهۆی زمانی خەواریجەوە. لا خۆشەویستمان لە ڕوایەتێکی ترە ئەفەرمێ سيخرج قوم في آخر الزمان، ئەواخری زمانە قەومێکیان ئەحداث الأسنان، گەنج و لاو، سفهاء الأحلام، فکری بچووک، کاڵ، عەقڵی کەم،
يقولون من قول خير البرية باشتريني مخلوقاتي خوا كما بستي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم لعلماء قورة كلامي أوانا أخوانوا بلام لا يجاوز إيمانهم حناجرهم إيمان لقريانا نتتخواروا فأينما لقيتموهم فاقتلوهم لكوا أوانة بني فتنان بيان كجن فإن في قتلهم أجرا لمن قتلهم يوم القيامة هر کەسێک ئەوانە بکوژێ ئەجرێکی تایبەتی دەسەکەوێت لە ڕۆژی قیامەتە. ئەم دوو فەرمایشتە کیفایەتە و زۆر فەرمایشتی تر هاتووە لەسەر باسی خەوارج. خەوارج لەکەیەوە سەریان هەڵدا بڕواکان و ئاعتقادەکانیان چین. طبعا خەوارج ئاعترافەکەن بە دوو خەلیفە موسڵمانان تەنها ئیمامی ئەبوبەکر و عومەر. أولي خلافة إمام عثمان قناعت فيها كان الله دواي مرتد وتو إمام علي بكافر زن زورق لأصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم بكافر زن بنما فكرة كان يعني لسر دو خال بيكاتوا أجر كوي كيتوا أجر ناور دكاري زور زورة يكم خال يعني لما سلي إمامته بيانوايا چۆن هەموو مسلمانان پێیان وایە ئیمامەت واجبە ئەوانیش پێیان وایە واتە لەم خاڵە لەگەڵ ئیماندارانن جیاوازەکەیان لەگەڵ ئیماندارانە ئەوەیە کە ئیمامەت هیچ ڕبتێکی بە قوڕەیشەوە نییە هەموو مناڵێک لەم ئومەتە ئەبێتە خەلیفە و ئەبێتە ئیمام بەسەر ئومەتەوە. خاڵی یەکەم بە درێژایی مێژووی خەواریج دەیان خەلیفەیان بۆ خۆیان هەڵبژاردووە دەیان خەلیفەیان یەکتریان کوشتووە لە بین یەکترە. دووهەمین فکریان فکری ئەو کەسەیە کە هەر کەس گوناهێکی کەبیرەکە ئیتر لە ئاگرایە هەتا. ئەم فکرە خەواریجیە لە چیەوە هاتووە؟ عەمەل بەشێکە لە ئیمان بەڵام چ بەشێک؟ جیاوازی لە ئەهلی سونە ئەوان پێیان وایە کە ئەمە وەکو عەقد وایە. عقد ئەگەر خاڵێکی هەڵوەشە هەموو خاڵەکانی هەڵ ئەوەشێتەوە بۆیە هەر کەسێک گوناهێکی کەبیرەی کرد لە لای خەواریجەکان ئیتر ئەو کەسە هەتا لە ئاگرا ئەمێنێتەوە قەت ڕەب العالەمین لێ نابورێ. ئەم دوو بنەما فکریە کە ئینسان لە پێش چاوی بێ ئینجا تێئەگا کاتێک کە ئەچێتە ناو مێژوویان. مێژوویەکی دژوار هەر لە زمانی ئیمامی عوسمان بەهێزترین فرقەیە کە بەرامبەر بە ئیمامی عوسمان وەستانەوە لە ئەواخری عەهدیا خەواریجن. زۆر بە چڕ و پڕی و تۆکمەیی کارەکانی خۆیان جۆبەجێ ئەکرد چونکە حیزبێکی سیاسی عیملاق بوو تەنزیمێکی زۆر بەقووەت لە تەواوی وڵاتی موسڵمانانە. هەمیشەش خەریکی قورئان خوێندن بوو. ئیبن عەباس کاتێک کە تەشریفی چوو بۆ لایەن ئەفەرمێ لە دوورەوە لەهم دەویون کە دەوی نەحلی بەخوا لە دوورەوە پێشێ بگەمە مەعەسکەرەکانیان چۆن هەنگ گرمەیە ئەوە گوێم لێ بۆ قورئانیان ئەخوێن گرمەیان هات. کاتێک کە ئیمامی عوسمان شەهید کرا ئەمانە بەیعەتیان دا بە ئیمامی عەلی چونکە بەیعەتدان لە لای خەواریج و داڕنینی بەیعەت لە گەردنا زۆر ئاساییە بەلایەنەوە. هەتا وەکو جەنگی سەفین کاتێک کە دژی ئیمامی عەلی وەستانەوە جارێکی تر کە مەسئلەی تەحکیم هاتە پێشەوە. طبعاً دیارە دەستێکی زۆر خەتەر لە عالەمی ئیسلامیە تەشەنەی کردبوو ئیمامی عوسمانیان شەهید کرد. ئیمامی عەلی ئەیزانی ئەم دەستە چەند خەتەرە ئەی فەرموو نابێ ئینتیقام لەمانە جارێ وەربگیرێتەوە هەتا پایەکانی دەوڵەت دروست ئەکرێتەوە. ئەصحابی تر ڕەئیان وا نەبوو ئەیانوو بە ئەسرع وەقت ئەبێ تۆڵە لەمانە بکرێتەوە. ئیمامی عەلی ئەیزانی کە ئەمە 50-60 کەس نین ئەمانە تەنزیمێکی زۆر گەورن زۆر هەوڵی ئەدا هاوڵان تێبگەێنێ لەم خاڵە. دیارە طەلحە زوبەیر سەیدەتنا عائیشە سەیدنا معاویە هەموو ئەمانە بۆ خوێنی عوسمان هەوڵیان ئەدا هەموو ئەیانوت ئەبێ خوێنی عوسمان وەرگرینەوە لەمانەی کە بکوژن. سەیدنا عەلی ئەی فەرموو نەخێر ئەبێ پایەکانی دەوڵەت تەواو بکەین ئینجا. تەنانەت طەلحە و زوبەیر کە هەردووکیان بەیعەتیان بە ئیمامی عەلیدا
سێ مانگێڕەک چاوەڕێی ئیمامی عەلییان کرد بەس بۆ ئەوە یەکێک لەوانە بکوژێتەوە کەسیانی نەکوشتەوە چونکە ئیزانی ئەوە سیلسیلەیەکی زۆر گەورەیە بۆیە لە جەنگی جەمەلا کاتێک کە دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ تەڵحە و زوبەیر و ئەو جێشەی کە لەگەڵیان هەبوو چوونە دەرەوە داوای خوێنی ئەویان ئەکرد کە ئەبێ خوێنی ئیمامی عوسمان حەقەکەی وەربگیرێتەوە کاتێ ئیمامی عەلی هات هەردوو لە بڕیاریاندا پێکەوە دابنیشن ئەمانە کە ئیمامی عوسمانیان شەهید کردبوو هاتن لە بنەوە ئیتیفاقیان کرد تیان باشە خۆ ئەگەر ئەمانە دابنیشن تا ئێستا ئێمە ئەزانین تەڵحە و زوبەیر چیان ئەوێ بەس نازانین ئیمامی عەلی خۆی چی ئەوێ سێریان کرد ئیمامی عەلیش سڵحی ئەوێ ئێوتیان کەوا بۆ سڵح لەسەر خوێنی ئێمە ئەکا بەیانی بە هیچ شێوازێک نابێ بهێڵە سڵح ڕوو بدە بۆیە پێش ئەوەی جێیشەکان بگەنە ئەوەی کە لە یەکتر نزیک بنەوە سڵحکەن یەکسەر ئەمانە شەڕیان دەست پێک شەڕێکی زۆر گەورەیان کرد زۆرێک لە هاوڵان شەهید بوون دواتر لەگەڵ سەیدنا موعاویە بە هەمان شێواز سەیدنا موعاویە عینەن داوای خوێنی ئەکرد کاتێک زانیان ئەمانە ئەم دوو جێشە ئەگەنە یەکتر و دوای لەسەر خوێنی ئەوان چونکە ئەوان ئیمامی عوسمانیان کوشتووە جەنگیان لە نێوان هەردووکیانە بەرپا کرد وردەکاری و درێژی مێژوو زۆر زۆرە لەو مەسئلە لە ئەخیرە بڕیاری تەحکیمیاندا قورئانیان بەرز کردەوە ئیمامی عەلیش قەناعەتی کردەوە خۆشی ئەویش شەڕ ڕوو نەدا ئەویش خوێنی موسڵمانان هەر چۆنە بێ بوەستێ با زەرەریشی بێ بۆیە ئیمامی عەلی بڕیاریدا دوو کەس بکەنە حەکەم دوو کەس بکەنە عەمری کوڕی عاص و ئەبوو موسای ئەشعەری ئەم دوانە هەردووکیان ببنە حەکەم هەش بڕیارێکدایاندا موسڵمانان پێ ڕازی بوو کاتێک ئەم دوانە بوون بە حەکەم یەکسەر خەوارج سەریان دەرهێنا وتیان لا حکمە ئیلا لله هیچ حکمی ئێمە قبوڵ ناکەین ئیلا حکمی خوا نەبێ ئەنووی شەڕەکە دروست بێ ئیمامی عەلیش فەرمووی نەخێر ئەم دوو کەسە حەکەمن هەر بڕیارێکیاندا تەواو یەکسەر لێرە تەکفیری ئیمامی عەلییان کرد لەسەر ئەوەی کە لا حکمی بە حکمی خوا نەکردووە ئیمامی عەلی فەرمووی کەلیمەت حەق یراد بها الباطل ئەم کەلیمەیان حەقە لا حکمە ئیلا لله هیچ حکمێک نییە ئیلا حکمی خوا نەبێ بەس ئەم وشەیە لە جێی خۆیان بەکارنایەن مەبەستێکی بەتاڵیان هەیە دواتر ئەوە بوو وردە وردە خۆیان کۆ کردەوە لە عالەمی ئیسلامیە تەنزیمێکی زۆر گەورەیان دروست کرد هەموو کەسێک کە ئیمامی عەلی بە کافر نەزانیایە ئەوانش بە کافریان ئەزانی طبعا یەکێک لە قووەتی فکرەکانی یان با بڵێ ڕەمزی فکرەکانی خەوارج بریتە لەوەی کە هەر کەسێک کافرێ بە کافر نەزانێ ئەویش کافر ئەبێ و ئەگەر کەسێک ترش ئەو بە کافر نەزانێ ئەوی ترش کافر ئەبێ وهاکەذا ئەمە فەرمایشتی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم و قاعدەیەکی زانایانە لەسەر ئەمە دامەزراوە بەڵام تەعمیمکردن و تەشخیصکردنەکەی لەلایەن خەواریجەوە بۆ تەعمیمکردنی کوفر بۆ سەر هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها لە خەواریجا بوو بۆیە پێیان وابوو تەنها فرقەکانی خۆیان ئیماندارن غیری ئەوانە هەموو کافرن بەڵکو فرقەکان هەندێکیان لە بینی هەندێکیانە یەکتریان بە کافرە زانی ئیمامی شاطبی فەرمێ زیاتر لە 20 فرقەی خەواریج هەن هەمویان متفقن لەسەر ئوسوولەکانی خۆیان هەمووشیان یەکتر بە کافرە زان و خوێن یەکتر حەڵاڵەکە وەکو ئیبن کەثیر لە بیدایە و نیدایە ئەفەرمێ هەمویان پێکەوە قەراریاندا دەربچن لە خەلیفەی موسڵمانە زانیان کە زۆرن جێشیان گەیشتوتە 12000 فرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم ئەفەرمێ جێشی ئومەتی ئیسلامی گەیشتە 12000 لە کەمیە بە هیچ شێوازە ناشکی ژمارەی خۆیان کردبوو تەنزیمێکی بە قووەت بوو یان زانی 12000 کەسن بڕیاریاندا وردە وردە ئیتر وڵاتی موسڵمانان بەجێ بێڵن بەڵام چۆن قەراریاندا یەک ماڵەکانی خۆیان بەجێ بێڵن وردە وردە هەموو کۆبنەوە قەراریاندا پەلاماری مەدائین بدەن گەورەکانیان کۆبوونەوە وتیان مەدائین بە ئێمە ناگیرێ جێشێکی زۆر گەورەی تایە بچینە کوێ با بچینە مەنتیقەیەک لە بینی فورس و عەرەبە هاتینە مەنتیقەی خوزستان و مەنتیقەی خانەقین ئەلەویا وردە وردە لە هەموو جیهانی ئیسلامیەوە یەکێک کەسەکان بەناوی سەفرە و بەناوی سیاحەت و بەناوی تیجارەت و هەموو کۆبوونەوە 12000 جێش لێرە کۆبوو یەکێک لەو هاوڵە بەڕێزانەی کە لێرە خزمەتی ئەکرد و پەیامی خۆی بڵاو ئەکردەوە لەم ناوچەیە عەبدوڵڵای کوڕی خەبابی کوڕی ئەرەد عەبدوڵڵای کوڕی خەباب ئەیزانی جم و جۆڵەکەیە
هەمووان کۆبوونەتەوە لە مەنتیقە خەریکی داعوە بانگەوازی خۆیەتی هاتن لە دەوری کۆبوونەوە وتیان زۆر حەزەکەین ئەی خۆشەویست کوڕی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەیەکمان بۆ بگێڕیتەوە خەبابیش فەرمووی فیتنە دێت خۆشەویستمان فەرمووی فیتنەیەکی زۆر بەقووەت دێ ستكون فتنة القاعد فيها خير من القائم أو كسيك دانشتو باشتر لو كسيك بيوي لكاتي فتنة والقائم خير من الماشي بخواو كسجب بيوي باشتر لو كسيك أروى والماشي خير من الساعي وأو كسجكوا أروى باشتر لو يبلأكات وراءك فمن استطاع منكم أن يكون فيها مقتولا فلا يكونن قاتلا هر کەسێکتان توانی لەو ڕۆژە بشکوژرێ کەس نەکوژێ کەسێک لەمانە لێ هەستایەوە وتی ئەم قسەیەت درۆیە بەدەم پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فەرمووی خوا شاهیدە کە ئەم کەلیماتانم لە باوکم بیستووە لەوە بۆی گەڕاومەتەوە کە خۆشەویستمان وای فەرموو وتی هەر کەسێت بەدەم پێغەمبەری خواوە قسەیەک دروست کە فەلیەتەبەوە مەقعدەه من النار فەرمووی خوا شاهیدە کە من دروستم نەکردووە و گوێم لە باوکم بۆ ئاوای فەرمووی مادام تۆ گوناهی کەبیرەت کردو تۆ کافر بووی کافریش حکمی کوشتنە هەستایەوە شمشێرێکیە لە گەردنی عەبدوڵڵا و شەهیدی کرد بەمەوە نەوەستان کە مادام عەبدوڵڵا بەم کەیفێتەیە خێزانەکەی ئەبێتە جاریە مناڵەکانیش یەکەینە عەبد چوونە سەر ماڵەکەی عەبدوڵڵا خێزانەکەی خۆی نەدا بەدەستەوە شەهیدیان کرد سکی مناڵەکەشیان دڕی کە ئیمامی عەلی ئەمەی بیست سەری سوڕما کەسێک ئاوە بە ئاسانی دەستی بچێتە خوێنی موسڵمان یەکێک لە فکرە زۆر بەدەکانی خەواریج ئەوەیە کافر مناڵی کافر ئەڵێن ئەبێ باڵغ بێ بزانین ئایا موسڵمان ئەبێ یان ناچووکە حەدی تەکلیفی نییە بەس مناڵی موسڵمان ئەڵێن حکمی باوکی هەیە ئەبێ بکوژرێ بۆیە زۆر تەبیعیە بەلایەنەوە مناڵی موسڵمان شەهید کرێ و سەر بڕێ بکوژرێ ئیمامی عەلی مشورەتی کرد بە هاوڵان چی بکەین وتیان والله یا ئیمام گوێمان لێ بووە کە ئەجر لە کوشتنی ئەمانە هەیە ئەمانە فیتنەکەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کرد جێیشی موسڵمانان کۆ بۆ بەرەو نەهڕەوان ڕۆشت کە ڕۆشتن ئیبن عەباس داوای کرد لە ئیمامی عەلی کە ڕێگەی بدا مەجالێکی بۆ بکاتەوە بۆی قسەیە لەگەڵ ئەمانە بکات لەعەلە ئەمانە ئەگەڕێنەوە و پەشیمان ئەبنەوە فەرمووی واللهی ئەی کوڕی مامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەترسم خوێنی تۆش وەکو عەبدوڵڵا بڕوە وتی نا با ئێمە پەیام لەم نێوانە بنێرین خۆ ئەمانە هەموویان عەبدوڵڵایان شەهید نەکردووە با داوا بکەین کێ عەبدوڵڵا و بنەماڵی عەبدوڵڵا شەهید کردو بماندەنێ ئیتر کێشەکە کۆتایی پێوە فیتنەکە تەواو ئەبێ نامەیەکی ئیمامی عەلی بۆ نووسین و بۆی ناردن ئەوان لە وەڵاما وتیان هەر هەمومان قەتەلەی عەبدوڵڵای نەک قەتەلەی عەبدوڵڵا دەسەڵاتمان هەبێ ئەی کافر تۆ شەکوژین بە ئیمامی عەلی و هاوڵەکانیش سەرە بڕین و مناڵەکانیشتان سەرە بڕین ئیمامی عەلی نێزانێت چیان لێ بکە ئیبن عەباس فەرمووی لێگەڕە با خۆم بچمە ناویان فەرمووی بەخوا ترسم وەکو عەبدوڵڵا لێ بکەن فەرمووی نا من وەکو عەبدوڵڵا لێ ناکەن لێگەڕ ناتوانن ئەوە بکەن لە ئێستەیانە ابن عباس عبد الله كري عباس حبري أمة ترجماني قرآن إمام علي دسي كير فرمي إن القرآن لحمال ذو وجوه بخوا قرآن زورشت هل أجري وجهي زور هل أجري فرمينا من هيج فرمايشتكي بيغمريان صلى الله عليه وسلم وبازناكم تنها قرآن همو وجهكاني قرآن خمد نبي آموزاي خوت هموي أقالي كاتي ابن عباس روشت وتي تشيتان هي لقل كرمامي منه هرچیتان هەیە باسی کەن ئەمە کوڕەمامی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ورن بزەم گرفتەکانتان لەگەڵیان چییە وتیان یەکەم لا حكم إلا لله ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون هەچ کەس حکم بە حکمی خوا نەکا کافرە ئیمامی عەلی ئەوە خەلیفەی موسڵمانانە کەچی حکم بە حکمی خوا ناکە دوو نەفەری دانەوە دوو کەس بڕیار بۆ ئەم ئومەتە بن چۆن ئەبێ ابن عباسش فرموي دي أتينا خزمتي قرآن لباسي الصيدة مسألة فقهية لا إنسان كإحرامي بستبع لكاتي إحراما لناو حرما نابه هيج جانداري بكوش أجر جانداري كي كشتا ولا جنسي أو جانداره هبو بون منا
بزنێکی کێوی کوشت ئەبێ بزنێکی خۆماڵی خۆمان سەر بڕێ لە پێناوی ئەوە بیکاتە سەدەقە لله. ئەگەر جۆری ئەو ئاژەڵە نەبوو لەناو ئەهلیە نەبوو ئەبێ بیپێوین دوو حەکەمی عەدل یەن دیراسەی ئەمە ئەکەن ئەڵێن کاکە ئەمە بایی ئەوەندەیە پارەکەی ئەبێ ببەخشرێ یان ئاژەڵێک لە بەرامبەر ئەو ئاژەڵادا ئەنێن و ئەو دوو حەکەمە بڕیاری لەسەر ئەدەن. خی گەورە فەرمێ لا تقتلوا الصيد وأنتم حرم لە ئەخیرە ئەفەرمێ يحكم به ذوى عدل منكم خاوەن عادلەکان خاوەن عەقڵەکان عەدالەتەکان ئەمانە بڕیار ئەدەن لەسەرەوەی ئەو جۆری ئاژەڵە نییە چیتر بکوژێتەوە کەوا بوو تەحکیم کەوتە دەستی ئینسان. فەرمووی ئەمە یەک. دووەم لە قورئانە ئەگەر ژن و مێردێک کێشەیان هەبوو کۆمەڵی خاڵ هەیە سەرەتا پیاوەکە وەعزی ئافرەتەکە ئەکا ئەگەر وەعزەکە گوێی لێ نەگرت ئافرەتەکە هەر ناشیزە بوو قۆناغی دووەم پیاوەکە لە جێگەیە خۆی لێ جیا ئەکاتەوە قۆناغی سێهەم لێ ئەدا بۆ لێدانەی کە شەریعەت بڕیایی لەسەر داوە. چوارەمین دانە دوو حەکەمێ لە ماڵی پیاوەکە و حەکەمێ لە ماڵی ژنەکە یەن ئەم کێشە و گرفتە چارەسەرکە محاولەکەن ئەم گرفتە چارەسەرکە. أفرمي وإن خفتم شقاق بينهما فبعثوا حكما من أهله وحكما من أهلها. أفرمي أجر ترسان هر شقاق لنواني أنا زور بيتو وهي شوازي حل نبي حكميكي تشاق لمان وحكميكي تشاق لوان أم دوانا بريار أدن مالك شار سرك. فرمي ابن عباس فرمي سيركن لقرآن بو نوان جنو ميردك كخوان ناكيوتا بينوا توز الشقاق لنواني أنا هي خوا بڕیارەکە ئەداتە دەست دوو کەسی عادل بۆ مەسئلەی ئاژەڵێکە کوژراوەتەوە کە بایی ڕبع درەمێکە قیمەتەکەی خوا حکمەکە ئەداتە دەستی ئینسان. ئەی لە مەسلحەتی موسڵمانان و نەڕشتنی خوێنی موسڵمانانە ئایا حکمەکە ناکەوێتەوە دەستی مرۆڤەکان کاتێکەوە بێن حاکمانە و عادلانە بڕیار لەسەر شتەکان بدەن و حەلی بکەن. زۆرێکیان قەناعەتیان بەمە کرد هەندێکیان هەر قەناعەتیان نەکرد. فەرمووی چیترتان هەیە؟ وتیان دووهەم ئێمە سەیرە بەلامانەوە ئەم کابرا کەی خەلیفەیە ئەچێ شەڕ ئەکا کەچی غەنیمەت وەرناگرێ کەچی کەس ناکا بە سەبی و کەس ناکا بە عەبد و جاریە. فەرمووی لەکوێوە؟ وتیان لە جەمەلە لە جەنگی جەمەلە کاتێک کە جەنگیان گەر عایشەی گرت و بەریدە. ئیبن عەباس لێرە وەستاوەتی بوەستن دوو پرسیارتان لێ ئەەکەم عائشە دایکی ئیماندارانە یا دایکی ئیمانداران نییە؟ وتیان دایکی ئیماندارانە. وتی ئەگەر بڵێن دایکی ئیمانداران نییە بەس بەو کەلیمە کافرە بن چونکە بە دەقی قورئان دایکی ئیمانداران و دایکی ئیمانداران خێزانەکانی پێغەمبەری خوان صلی الله عليه و آله وسلم ئەو یەکێکە لە خێزانەکە. ئەگەر بڵێن ئەیکەینە جاریە عینەن ئەو کاتە زیناتان لەگەڵ دایکتان ناکردووە بە فکری خۆتان کەبیرەیەکتان کردو عینەن کافرە بن. لە خاڵی دووهەمیشا بە هەمان شێواز زۆر ڕایگرتن کۆمەڵێکی تریان گەڕانەوە هەندێکیان هەر نیان ئەویستێ بگەن. ئیبن عەباس زانی کە ئەمانە لە ئوسوڵیاتی دین تێنەگەیشتون بۆیە هەستا مەجلیسەکەی بەجێهێشت لەم 12,000 کەسە 8,000 کەسی لەگەڵ ئیبن عەباسا گەڕایەوە تەوبەیان کرد. 4,000ەکەی تر ئیمامی عەلی لە جەنگی نەهراوەنە جەنگێکی زۆر گەورە لەو نێوانە بەرپا بوو هەمویان ئیبادە کران 9 کەسیان نەبێ. ئەو 9 کەسە 9 فرقەیان لە عالەمی ئیسلامیە دروست کردو 9 لە قائیدەکانیان نەکوژان هەر ئەو 9 کەسە دانەیەکیان ئیمامی عەلی شەهید کردو. بەڵام بە درێژایی مێژووی ئەم فرقە و گروپە چەند جار دروست بوون هیچ جارێک نەبووە هیچیان بە هیچ ببێت. تەنانەت تەسەوورکەن لە مێژووە کە ئەخوێنیتەوە شیعە هەندێک جار بۆ پۆخڵەواتەی خۆیان دەوڵەتێکیان دروست کردو بەقای مودەتێکی زۆر هەبوو. خەواریج هیچ دەوڵەتێکیان نییە هیچێ بەقای هەبوو ئیلا شکاوە شکستی هێناوە. دیارەشەوە حکمەتێکی ڕەب العالەمینە وی ئەم فیرقەیە گەشەیەکی زۆر قەوی نەکە ئەگەرنا هیچ حسابێ بۆ ئومەت ناکرێ و هەموو نەفرێک لە ئومەت حیاتی لە خەتەڕە. ئەم فکرەیە کە عەرزم کردن لە خەواریج و ئەم بەسەرهاتەی کە بۆم باس کردن ئەمەوێت چەند خاڵێک لە خزمەتتانە باسکەم لەسەری بەتایبەتی ئەم مناقەشەی ئیبن عەباس لەگەڵ ئەوانە کە زۆرێک لە کتێبەکانی مێژوو نەقڵیان کردووە دەرگایەکی زۆر گەورە بۆ ئێمە ئەکات.
ئەویش ئەوەیە کە تێنەگەیشتنی قوڵ لە شەریعەت بڕیاردانی سەریع. ئەم دوو خاڵە جەوهەرێکی زۆر گەورەیە لە فکری خەواریجە. بۆیە سیرەکەی لە فکری خەواریجە زۆر بە ئاسانی بە سەطحی ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون. ئایا حکمی خوا چییە لەسەر زەویە؟ ئایا حکمی خوا یەک مەسئلەیە، دوو مەسئلەیە؟ هەموو فقهی ئیسلامی حکمی خوایە، هەموو سنت حکمی خوایە. علەما ئەفەرمون ئەحکامی تەکلیفی کە پێنجە، واجبە، حرامە، کەراهەتە، سنەتە، حەڵاڵە، هەر پێنجیان حکمی خوان. ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون معناکەی چی؟ لە قورئانە جارێک بە کافرون، جارێک بە فاسقون. ومن لم يحكم بما أنزل الله بەکارێ. بۆیە قوڵبوونەوە لە واتای ئەم ئاەتانە زۆر گرنگە. تەفسیر نەک بە ڕەغبەتی هەوای خۆی ئینسان، نا، بە موافقی شەریعەت کاتێکە قوڵە بێتەوە سیر ئەکا ئەم حکمە چه حکمێکە؟ ئایا کەسەکە حکمەکە جێبەجێ ناکە یان بڕوای بە حکمەکە نییە؟ بۆیە عولەما هاتوون ئەمەیان کردوتە ئەسڵێکی زۆر گەورە. فەرموویانە بڕوانەبوون بە حکم لەگەڵ حکم نەکردن دووشتی جیاوازە. ممکنە دەوڵەتی ئیسلامیشمان هەبێ حکمێ لە حکمەکانی خوا جێبەجێ نەکەین. بە نمونە لە زمانی ئیمامی عومەرە دەستی دزی نەبڕی، عام المەجاعە بوو، خۆ حکمەکەی خوای جێبەجێ نەکرد. ئەلێرە ئەگەر کەسێکی نەزانی خەواریجی سیرکەوە ئەزانێت تەعطیلی حکمەکە کراوە، بەس تەعطیلی حکم نەکراوە، بەڵکو تەنزیلی حکمەکە لەو کاتە تەخیر کراوە بۆ کاتێکی تر، وەلا براوە لەو کاتە لەبەر ئەو گرفت و کێشە و مەشاکلانەی کە عالەمی ئیسلامی گرتووەتەوە. بۆیە قوڵبوونەوە لە تەفسیری ئاەتەکان زۆر گرنگە. ئەگەر قوڵ نەبینەوە لە تەفسیری ئاەتەکان، فکرەکانی خەواریج هەموو کاتێک بەرپا ئەبنەوە. بۆیە ڕەحمەتی خوا لە ئیبن تەیمیە بێ لە فەتاوە ئەفەرمێ ئایا خەواریج فیرقەیەک بوو کۆتایی پێ هات؟ ئەفەرمێ نەخێر. ئەفەرمێ حتا ئەحداث الئەسنان لەناو ئەم ئومەتا بمێن و دەم وەربەنە دین، فکری خەواریج هەر ئەمێنێتەوە. بۆیە ئەفەرمێ لە هەندێک ڕوایەتە ئەفەرمێ یەقع فی ئاخر الزەمان، لە ئەخیری زەمانە مەسائلی خەواریج دەست پێ ئەکاتەوە و پێیا ئەبێتەوە. بۆیە ئێمە ئیماندار ئەبێ زۆر وریایانە مامەڵەکەین لەگەڵ ئەو فکرەیە و زۆر بە وریایی لەگەڵ دەقەکانی قورئان و سونەیە مامەڵەکەین. بزانین زانایان ئەم ئومەتە کۆ نابێتەوە لەسەر زەڵالەت. عامی ئومەت، جەماعەتی ئومەت چیان وتووە؟ سەفەر الحەوالی کتێبێکی زۆر نازداری هەیە لەسەر جەماعەتی ئیسلامی، ئومەتی ئیسلامی هەمووی پێکەوە. ئایا ئەم ئومەتە کێن ئەوانەی کە لێی ئەکەونە خوارەوە و فکرە خەواریجەکان کێن، چۆنن، چکارن، چۆن ئیشەکەن بەردەوام لە جیهانی ئیسلامیە بۆ فەوتانی گەنج و ئێمە موسڵمان و وەزانایان ئەرکیان چی لەو مەسائلانە؟ بۆیە خۆشەویستانم زۆر کات بووە ئاەتێکی قورئان و تەفسیری هەڵەی کێشە و گرفتێکی زۆر گەورەی بەرپا کرد و دروست کرد. هەمومان ئێستا ئەڵێن ومن یبتغی غیر الئیسلام دینا فلن یقبل منه، هەر کەسێک لە غیری ئیسلام دینێ هەڵگرێ لێ قبول ناکرێ. ئایا فلن یقبل منه مەبەستی ئەوەیە ئێمە لێ قبول نەکەین؟ لا، خوا لێ قبول ناکە. تەما سەیری تەفسیرەکان کەن، هەر هەموو باسی ئەوەکە کە خوا لێ قبول ناکە لە ئاخیرەتە، نەک ئێمە. ئایا لەناو دەوڵەتی موسڵمانانە کافر و بێدین جێگەی ئەبێتەوە یا جێگەی نابێتەوە؟ خۆوانە هەموو ئیبتیغای غیری دینیان کردووە. مەگەر دیقەتی بابل نادەی؟ لە زمانی ئیمامی عومەرەوە فەتح کراوە، ئێسەش بتەکانی تێیە. بۆ سەیری سابیئە ناکەی لە عێراقا، لە زمانی ئیمامی عومەر فەتح کراوە تا ئێسەش سابیئەی تێ ماوە. بۆ سەیری یەهود و نەسارا ناکەی، بۆ سەیری مەجووز ناکەی. هۆکارەکەی ئەمە چییە؟ تێگەیشتنی ئەسحاب بۆ ئەم ئاەتانە تێگەشتنەکەی ئێمە نییە. ئەگەر لە ڕووی ئیعرابیشەوە سەیری ئەم ئاەتەکەی، یقبلە فعلێکی بنا مەجهولە، باس نەیوت بۆ فەلا تەقبلوا منهم، ئێوە لیان قبول مەکەن. فەرموویەتی لیان قبول ناکرێ. قبول ناکرێ لەگەڵ قبول مەکەن دووشتی جیاوازە. بۆیە کاتێک کە لە خزمەت تەفسیری ئەو ئاەتە ئەوەستی ئینجا تێئەگەی چەند بەهەڵە ئەم تەفسیرە کراوە و هاتووە. کە ئەڵێم کراوە هاتووە مەبەستم ئەوە نییە لە دێر زەمانە عولەمایە کردبێتیان، ناوەڵا لە بینی عامەتی خەڵکە
ئەگەر نا عولەما بڕۆ سەیری تەفاسیرەکانیان بکە بزانە هەموویان چۆن تەفسیری ئەەکەن و چۆنی لێک ئەدەنەوە. بۆیە ئێمە ئیماندار لەم زەمانانە کە بەردەوام گەنجی ئێمە ئەهاڕێ لە جیهانی ئیسلامیە بەهۆی فکرە خەواریجیەکانەوە، ئەبێ ئێمە ئومەت زۆر وریایانە مامەڵەکەین، زۆر تون دەست بگرین بەو توڕاثە ئیسلامیە کە هەمانە، چونکە نەجات لەناو ئەو توڕاثە ئیسلامیەیە کە هەیە. طبیعیە ئەنواعی جۆری فکر لەم پەڕەوە بۆ ئەو پەڕ دروسە بێ، طبیعیە کەسێک دروسە بێ ئەڵێ هەر بڕوان بە سونەت نییە. باشە لەناو ئەم ئومەتە، چونکە وتم زەمەنی فتنەیە لا ئەدا فتنەیەکی تر دێت، ئەمە هەموو لەناو ئومەتەیە. زۆر کاتێک ئەزانی کە کەسێکی تر ئەکوژێ لە ئومەت، فرقەیەکی تر ئەکوژێ، واللهی تەسەور ئەکەی جاری وا هەیە دوو فرقەی موسڵمانی زۆر چاک سێرەکە هیچ اختلاف لە بینیانە نییە، جەنگێکی زۆر گەورە بەرپا بێ لە یەکتر ئەکوژن. هۆکارەکەی چی؟ اختلافێکی بەسیط، ئەو فکرە خەواریجیە کە هاتووەتە ناوە، ئەو خوێنی ئەو حەڵاڵەکە ئەوی تریش خوێنی ئەو حەڵاڵەکە. بەینەما هەندێک فتاوا کە ئێستا ئەدرێ بڕواکەن ئەگەر لە زمانی ئەصحابە بووایە هەموو ئەصحاب کۆ ئەبوونەوە، ڕۆژێ بە ناوی حەداثین هێرشەکرێتە سەر ئومەتە و مەوجێک پیامانە ئەماڵێ، شیعە بە شێوازێکی تر فکرەکەی خۆی زاڵەکاتەوە و پیامانە ئەماڵێتەوە، خەواریج بە هەمان شێواز. بۆیە ئەم فکرانەی کە هەن ڕۆژ بە ڕۆژ دروست ئەکرێنەوە بۆ ئێمە. ئەوەی کە تەپوتۆزی مێژووی لەسەر نیشتووە کافر و بێدین وەکو جاران نییە بێت بە شمشێرە لە بەرامبەرت بوەستێتەوە، یە لە ناو خۆتا گرفتەکانە دروست ئەکات. بۆیە چاوکراوەی ئێمە لەسەر ئەم فکرانە، لەسەر بنەما فکرەکانیان زۆر گرنگە. شەبابی موسڵمان ئەبێ زۆر بخوێنێتەوە لەسەر ئەم فکری فتنانە، هەتاوەکو تێبگا بە هەڵا نەچێ. ئەگەر خوای گەورە مۆڵەتیدان لە 5 ڕەمەزانەوە دەرسێکی زۆر تایبەتمان ئەبێ دوای ئەم دەرسانی عەسران بە ناوی قەواعید التەکفیر عند ئیبن تەیمیە، یاساکانی کافرکردن لە لای ئیبن تەیمیە، کە یەکێکە لە زانەکانی ئەهلی سونە کە زۆر بە ئینسافەوە لەو مەسئلە ئەدوێ. ئایا بزانین ئەم حرەکە تەکفیریەی بە قووەتەی لە جیهانی ئیسلامیە دروست ئەبێ هەر لە زەمەنی کوێتا و زەمەنی پاکستانەوە هەتا ئەمڕۆ لەکوێوە سەرچاوە ئەگرێ؟ ئایا دەلیلەکەی لە قورئان و سونەوەیە، لە ئەقوال عولەمایەوە، یا لە شتی بەسیطەوەیە، یا لە شتی سەرزارەکیەوەیە؟ لێتان نەشەرمەوە ئەم وتارانەم بۆیە هەڵبژارد کە ئەزانم لەوە ئەچێ لەگەڵ مەوسیمی ڕەمەضانە تۆزێک جیاوازی هەبێت لەبەر ئەو مناقەشە چڕوپڕەی کە لەگەڵ گەنجانە تووشم ئەوێ، کە زۆر طبیعی پرسیاری مامۆستا عوسمانی ڕەحمەتیم لە یەکێک لەو گەنجانە کرد، ئایا موسڵمانەیە کافرە؟ زۆر بە ئاسانی وتی کافرە. ئەوەشی بە کافری نەزانێ کافر. تەسەوور کەن کەسێک هەموو حیاتی خۆی لە پێناوی دینە سەرف کردو بۆ ئاسانیە پێ وترێ تەکفیر و کافر و تەکفیر کرێ. بۆیە زۆر ضرورە ئەم بابەتانە بە هەند وەرگرین بۆ ئەوی بتوانین لەم کێشە و گرفت و فتنانەی ئەم زەمانە ڕزگارمان بێ، بەخوا بە علمی شەرعی نەبێ و بەگەڕانەوە بۆ ئەو نصوص و دەقانە عولەما نووسیویانە لەم فتنەیە ڕزگارمان نابێ. ئەمەندە ئەمڕۆ ئیکتیفا ئەکەم لە باسەکانی خەواریج، ئەچمە سەر فتنەیەکی تر لە دەرسی داهاتووە. داوا ئەکەن لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خۆی بەسەرمانە ببارێنێ، خوایە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، لەسەر جەمگوناهەکانمان ببورە، عاقبەتمان پڕ خێر و بەرەکەت کە، دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە. یا ربی خوای گیان فتنەکان لە ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم دوور خەرەوە. یا ئیلاهی دڵەکانمان یەکخە، خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە ڕەحمی خۆت شەباب و گەنجەکانمان بپارێزە. خوایە علمی شەرعیمان زیاد کە، خوایە علمی شەرعیمان زیاد کە، خوایە علمی شەرعیمان زیاد کە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین لەم مانگی ڕەمەضانە یا ئیلاهی بە زمانی بە ڕۆژەوە لەسەر جەمگوناهەکانمان ببورە، یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت عەفومان کە، بە میهرەبانی خۆت لێمان خۆش بە، لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی گەورە پیاوانی ئەم ئومەتە ببورە، یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت هەر کەسێ خزمەتێکی بەم دینە کردو، خوایە پایی باڵاکە لای خۆت، یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین ئێمە لە زەمەنی فتنان مەوج ئەدەن فتنەکان بە دەور و بەرمانە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین پارێزراومان کە، علمی شەرعیمان زیاد کە، دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە. یا ربی خوایە داوای بەرەکەتی ئاسمان و زەوی لێ ئەکەین. یا ربی خوایە ڕزقی حەڵاڵمان زیاد کە، یا ربی خوایە لە سەردەگەردانی ڕزگارمان کە، نێوچەوانمان بگرە بۆ خەیر، خوایە دەستمان بگرە بۆ خەیر، یا ئەکرەم الئەکرەمین.
يا ربي خويا داوات لي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت أم دعاء وكلمات أنا من لقبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.